هێندەی تیمی گەرما تاقەت پڕوکێنەکەی گەرمیان تیمەکان لە جوڵە و کارکردندان و دەیانەوێت لە ماوەیەکی کەمدا ڕێگاکە بخەنە خزمەتی خەڵکەوە. لەگەڵەوەشدا کۆتایی بەو تیرۆرە سپێ بێنن کە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوە لەم ڕێگایە ڕوودەدات کە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ڕێژەی قوربانیانی گەیشتووەتە 14 کەس. ئەمە دیمەنی کارکردنە لە قۆناغی دووەمی پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگای کەلار دەربەندی خان بە درێژی 41 کیلۆمەتر و 138 ملیار دیناریش بۆ تەواوکردنی پرۆژەکە تەرخان کراوە. ئێمە ئێستا لە قۆناغی دووەمی ڕێگای کەلار دووسایدکردنی کەلار دەربەندی خان کار دەکەین کە بەلۆتی 4 و 5 ناسراوە. لە ئێستادا ئێمە بە شێوەیەکی باش لە هەموو برگەکان دەست بەکار بووینە. لە ئێستادا لە 10 شوێن کار دەکەین لەگەڵ پردی دەرەدۆیندا و ڕێژەی ئەنجامدراو لە پرۆژەکە گەیشتووەتە سا 7. ڕێگاکە سەختە و خاوەن چەندین گردۆڵکە و پێکاتەی تاوێرەکانە جیا لە هەبوونی ناوچەی ئالۆز و خوار و خێچی نزیک بە ڕووباری سیروان. بەڵام بەپێی ئەوەی کۆمپانیای جێبەجێکار شوێنی کاری بەسەر 10 زۆندا دابەش کردووە، هەموو ئەمانە نەبووەتە ڕێگر لە بەردەم کارکردن لە پرۆژەکە. وەکو ئیشکردن لێرە سافەکان چەند سافێ دابەش بووە بە پێی زۆنەکان، زۆن بە زۆن سافی خۆی لێ وەکو سەرەکی کۆمپانیای سەرپەرشتی هەموو سافەکان دەکات. مقاولەکان وەکو مقاول سانەوی ئیشەکان لەگەڵ کۆمپانیای سەرەکی ئەو ئالیاتانەی کە لێرە لە بەردەسە بەپێی ئەوەی چەند مقاولێ ئیشی لەسەرەکات ئالیاتەکان بەشی زۆنەکانی خۆی ئەکات، یعنی تەنیا مقاولێ بە لەسەر شانی خۆی ئیشەکە ناکا و ئالیاتی کەم بێت. لە دیزانی کاری بە دووسایدکردنی ڕێگای نێوان کەلار دەربەندی خان زیاتر لە 30 پردی نوێ بە درێژی ڕێگاکە دروست دەکرێت و لە 160 ڕێگا کۆنەکەش هاوشانی سایدی نوێ قیرتاو دەکرێتەوە، واتە لە 140 ڕێگا کۆنەکە شۆفێران بەکاری دەهێننەوە. بەمەش دەبێتە ڕێگاک ئیتر خەڵکو و شۆفێر دوعا و ترس و دڵڕاوکەیان ببێتە سوپاس و پێکەنین. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.